بەمەبەستی گرێبەستکردنیان خۆپیشاندانی مامۆستایانی خۆبەخش لە شاری کەرکووک بەڕێوە دەچێت. بۆ زانیاری زیاتر دەچمە لای پامنێرمان چیانووری چیاسڵاو لێ بێم کاتت باش دێمە لای تۆ زانیاری زیاترمان بۆ بخەیتە ڕوو سەبارەت بە خۆپیشاندانی مامۆستایانی خۆبەخش لە کەرکووک بابزانین بۆچی گردبوونەتەوە و داواکاریان چییە. بەڵێ سڵاوتان لێبێ دیارە لە دوایی مامۆستایانی وانە بێژ لە کەرکووک کە ماوەی دوو ڕۆژێک کە بڕیان کراوە بەوەی کە دەکرێن بە هەمیشەیی ئەمڕۆ مامۆستایانی خۆبەخش لە بەردەم ڕێبەرایەتی پەروەردەی کەرکووک گربوونەوەیان ئەنجامدا و داوای ئەوە دەکەن کە بکرێن بە گرێبەست هیچ نەبێ ماوەی 2 ساڵە لێرە خۆبەخش لە قوتابخانەکانی کەرکووک بە هەرچێ زمانی عەرەبی و کوردی و تورکمانیەوە وانە دەڵێنەوە داوا دەکەن یعنی بکرێن بە گرێبەست هیچ نەبێ ئەوەی کە ماوەی 2 ساڵە بە خۆبەخش وانە دەڵێنەوە لە قوتابخانەکان لە کەرکووک بکرێن بە گرێبەست و بڕیاریان بۆ بدرێ. ئەمڕۆ هاتوودەتە بەردەم بەڕێبەرایەتی پەروەردەی کەرکووک بۆ ئەوەی یعنی داواکاریان هەیە و لەو داواکاریەکان نووسراوە کە ئەمان وانە بێژی یعنی خۆبەخشن لە قوتابخانەکانی کەرکووک بۆیە داوا دەکەن بکرێن بە گرێبەست یا ئەو بڕیاری کە بۆیان دراوە بڕیارەکە هیچ نەبێ بکرێ بە ئیداری لەبەرەوە یەک فەرمانێکە ئەمان وانەی پێدەڵێنەوە بە پێ ئەو فەرمانە. کاک محەممەدەوە بۆچی ئەمڕۆ هاتوونەتە ئێرە و داواکاریتان چییە؟ داواکاریمان وەک هەموو کەسانی تر بەس فقط داوای ئەمرێداریەکەین. عقد ئەمرێداری هەر شتێکیان کێشەمان نییە لەسەری چکە تاوامینێت تا ئێستا کەس ناتوە بەلامان تایم کاتە کەس ناتوە باشە هیچ کەسێک ناتوانێت یعنی نە پەروەردە نە مدیری پەروەردە بەڕێوەری پەروەردە کوا باشکوا جێگرەکانی کوا بەشەکانی تریان کوا پەرلەمانتارەکان لە کوێن بەس ڕاگەاندن ناتوە وەڵی ماڵتان نابێ خۆیان خێر ئێوە نەبن کەس نان. ئێوە ژمارەتان چێنەوە لەکەیەوە ئێوە بە خۆبەخشوانە دەڵێنەوە لە قوتابخانەکان؟ بەڵێ چاوەکەمە 2 ساڵە 2020مانە 21مانە 22مانە یعنی 3 ساڵمانێ 4 ساڵیشمانەیە ئەوانی کە بڕا دووبارە گەڕاوە دەستیان پێی کرد تام کات ئێمە لە نێوان 700 کەسین کەمتریشین زیاد نین باشە 700 کەسە هیچێک نییە ئەیبوون لە بەغدە و محافەزەکان تر 35,000 و بە ڕقمێکی شتێکی زۆر سەیلایەن 700 کەسین ئەفۆن 700 کەسیان هیچ ئەمرێدارێکتان بۆ دەرەکەم مووی مافتان نەسووتێ بایەن دووبانی مینەوە لێرە بڵێن کاک و مافتانێ لە تام کات هەتە ئێستاش بە گرنگی پێتەڵێم مەکتەبەکان تا ئێستا هیچ کەسیان چۆڵیان تێ مامۆستایان نییە شەواغریان زۆرە باشە چێ پڕێکات ئێمە پڕێکینەوە من خۆم یەکیلۆ کەسانم لە مەلاک زیاتر دەرسمەیە مەلاک 14 من 20 بۆ 4 مەرحەلادم 1 و 2 4 و 5 یعنی مامۆستا لەوە زیاتر چیان بۆ بکرێ یعنی ئەوەنێ بەلاشتی بچووکە سوکن بە چاوەوان سوکی لێمە ناتوانێت ئەمرێدارێکمانەوە دەرکەن. ئێوە هەڵوێستا چییە بێ ئەگەر بێت و ینی بڕیارتان بۆ دەرنەکریا هیچ فەرمانێکتان بۆ دەرنەکریا تاکو ئێوە بتوانن ببن بە وانە بێژی فەرمی بە گرێبەست یا هیچ نەبێ فەرمانێک بێ ئێوە دڵنیا کاتەوە خۆی یەک فەرمانە دەرکەن زۆرش بووم هەر زۆریشە فەرمانە دەرکەن کێمە مافمان نەسووتە باش هەڵوێستیم بەرامبەرەوە داخریان ئەلێرین هەتاتە ناڕۆین لێرە هەر لێرە بەردەوام. سپاس کاک سپاس مامۆستا. دیارە ئەم مامۆستایانی خۆبەخشە وەکو خۆیان دەڵێن ماوەی 2 ساڵە لێرە لە کەرکووک لە قوتابخانەکان وانە دەڵێدنەوە بە خۆبەخش ئەوەی کە لە پەروەردەی کەرکووکەوە پێیاندراوە تەنها یعنی فەرمانیش نییە تەنها دڵنیابوونەوەی کەوتوانە بچن لە قوتابخانەکان وانە بڵێنەوە بە خۆبەخش لە دوای ئەوەی کە فەرمانی ئەنجومەنی وەزیرانی عێراق دەرچووە بۆ ئەوەی وانە بێژەکان بکرێن بە هەمیشەیی ئێستا ئەمان داوا دەکەن ئەمان بچنە شوێنی ئەو وانە بێژانە تاکو ئەمانیش ماوەیەک بە گرێبەست وانە بڵێنەوە لە خۆبەخشی نەمێنن مافیان نەفەوتێ تاکو بتوانن ئەو ماوەی چەند ساڵە لێرە بە خۆبەخش وانەیان داوەتەوە لە قوتابخانەکان مافیان نەفەوتێ و هیچ نەبێ ماوەیەکی دیکە بە گرێبەست وانە بڵێنەوە کاتە لە ساڵی داهاتوو ئەگەر بکرێ بڕیاریان بۆ بدرێەوە ئەمانیش لە وانە بێژیەوە بکرێن بە هەمیشەیی.